زیادکردنی نرخی خزمەتگوزاریە تەندروستیەکان بە ڕێژەی 100% لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە لەم دۆخەدا و ڕەچاونەکردنی دۆخی دارایی هاوڵاتیان نیگەرانی لێ دەکەوێتەوە. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان بە توندی ڕەخنە لەو بڕیارە دەگرێت و ڕاستیەکان ئاشکرا دەکات. و ئەوەی لە بواری تەندروستیا کردوێتی بە تەواوەتی نایاساییە. پێشتر بە ناوی نیمچە تایبەت هێندەی خزمەتگوزاری لە دوانی وەڕوانە ئەکرد بە پارە، ئێستا ئەوەی لە دوانی وەڕوانە بەشێکی هەر لە کاتی پێشنی وەڕوانیش ئەیکا و پارەیەکی زۆری ژوەرەگرێ. لە ڕاستیە ئەمە نایاساییە و بە پێی دەستور حکوومەت لەسەری پێویستە وەزارەتی تەندروستی لەسەری پێویستە خزمەتگوزاری تەندروستی بێ بەرامبەر بۆ هاوڵاتیان دابینکە و ئەو ڕسوماتی وەریەگرێ شتێکی زۆر زۆر ڕەمزیە. بەداخەوە ئەم وەزارەتە وەزارەتێکی شکست خواردووە، ئەرکی بوو یاسایەک پێشنیارکە بۆ وەزارەتەکەی تا ئێستا نەیکردووە، ئەرکی بوو بە پێی ئەو یاسایی کە لە 2008 بۆی دەرکراوە کە یاسای جیاکردنەوەی کەرتی تەندروستی گشتی و تایبەت دەربکە جیای کاتەوە، ئەمەی نەکردووە و سەرەڕای ئەوەی کە ئێستا خزمەتگوزاری تەندروستی بە شێوەیەکی گشتی لە نەخۆشخانەکانە زۆر ئاستەکەی دابەزیوە بەم گرانکردنانەی نرخەکانیش ئەوەندەی ترە بنە بارگرانی لەسەر هاوڵاتیان. بڕیارەکە نەخۆشخانە حکومیەکان و سنتەرە ڕاوێژکاریەکانی ئێواران دەگرێتەوە کە پێشتر بە پاساوی نیمچە تایبەت نرخەکانیان بەرز کرابوویەوە و ئێستا ژارێکی دیکە دەستکاری نرخ کراوەتەوە. ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان دەڵێن ناکرێت بڕیاری لەم جۆرە لەم دۆخەدا بەسەر خەڵکی هەژاردا بسەپێندرێت. لەبری ئەوەی ڕەچاوی دۆخی هاوڵاتیان و با بڵێن باری دارایی هاوڵاتیان بکرێت کە نرخەکانی هەم بینینی پزیشک هەم دەرمان هەم پشکنینە تاقیگەیەکان کەم بکرێتەوە و ڕەچاویان بکرێت. لەبری ئەمە بە بڕیارێکی هاوبەش و نرخەکانیان زیاد کردووە لە با بڵێن دەوامی دوانی وەڕوان و ئیستیشاری نەخۆشخانە حکومیەکان کە بە بەڵگەوە لامانە نرخی پشکنینە تاقیگەیەکان لە نەخۆشخانەیەکی گەورەی وەکو شار لە سلێمانیە هەندێک لە پشکنینەکان گرانترە لە نەخۆشخانەیەکی ئەهلی لە با بڵێن لە کاتی دەوامی ئیستیشاریە. ئەمە کەواتە نەخۆش چی ئیسفادەیەکی لە نەخۆشخانەی حکومی کردو. ئەو نەخۆش بۆیە چێت نەخۆشخانی حکومی بۆی کە پارێکی کەمتر سەرفکە و توانای نەخۆشخانی ئەهلی و ئەمەی نییە باری داراییان زۆر باش نییە. پێشتریش حکومەت بە پاساوی لێدانی ستیکەری نوێ لە دەرمانەکان نرخی بەشێک لە دەرمانی لە بازاڕەکاندا گران کرد. پێیان پەیوەندی کرد بە بەشێک لە سەندیکاکانی دەرمانسازی و پزیشکانەوە، بەڵام بە پاساوی جیاجیا ئامادە نەبوون ڕووکردنەوە لەو بارەیەوە بدەن. لە کاتێکدا پەیوەندی ڕاستەخۆی بە گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە و بارگرانی گەورە دەخاتە سەرشانی ئەو چینەی زیاتر ڕوو لە نەخۆشخانە حکومیەکان دەکەن کە ئەوانیش چینی هەژارانن. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.